بێت چۆنن؟ زۆر باشن هیوادارم هەمیشە باش بن دڵخۆشم جارێکی تر لە بەرنامەی ژیر و دیاری لەگەڵتانم کەواتە بۆچی پەیوەندیم پێوە ناکەن؟ پەیوەندیم پێوە بکەن بە ژمارەکانی 0 هەروەها 0 سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەم کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ مناڵە ئازیزەکانی هاوڕێمان ئامادە کردووە اینجا با پێتان بڵێم برگەکانمان هەیە چەرخەکە سێریکەن بەڵام پێشەوەی برگەکانتان بۆ بڵێم شڵێک نێرگز بۆ ئاشتیمانەیە هاوکارانم دەنگی گۆرانیەکە بەرزکەنەوە بەتایبەت مناڵانی ڕۆژئاوە مناڵە ئازیزەکانی هاوڕێم پێم خۆشە چەرخەکەتان بۆ باسکەم کەوا چ برگەیەکی تایە ئەم برگە جوانانە سێری بکەن سێری ئەو ڕەنگە جوانانەش بکەن لە چەرخەکەی هەمانە بابەتان باسکەم بیرکاریمان هەیە پرسیارمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە کەوا پێویستە ئێوە ژیری خۆتان تاقی بکەنەوە هەروەها دۆزینەوەی ناوەکانمان هەیە پیچێک ئێین بە تۆ پێش دەڵێ ناوی مرۆڤێک یاخود ئاژەڵێک یاخود لادەیەک یاخود میوەیەکمان پێ بڵێ سەرەتاکەی بێ یاخود کۆتاییەکەی بۆ پیتە دەست پێ بکە دۆزینەوەی بووکەڵەکانمان هەیە لەناو ئەم بۆکسە جوانانە بووکەڵەی زۆر جوانمان بۆ ئێوە ئامادە کردووە پێویستە لەسەر ئێوە 3 جار بۆکسەکە بکەنەوە جاری یەکەم بووکەڵەیەکە بۆ دەرەچێ 2 جارێکی تر پێویستە لەسەر تۆ دوانەی بووکەڵەکە و بدۆزیتەوە هەر بژی هاوڕەکانم ئەزانم زۆر بەباشی تێگەیشتون کڵاوێنمان هەیە کڵاوێن 8 کڵاومان بۆ ئێوە ئامادە کردووە تەنها 1 جانەی خەڵاتەکەی تایە تۆ ئەتوانی بڵێ 6 جار بڵێ تای نییە ئەشتوانیت 2 جار بڵێ تایەتی خەڵاتەکە گەاندنی تۆپمان هەیە چەند سیخۆ و تاقیەکەیتەوە 6 بۆڕیمان بۆ ئێوە ئامادە کردووە لە خوارەوە مەنجەڵێکی زۆر جوانی لێ ژمارەیەکمان پێڵیت و تۆپەکە ئەخەینە ناو بۆڕیەکەوە و بزارین لە کۆتاییە چێتە ناو مەنجەڵەکەەوە یاخودنا ئەمە بەختی خۆتە تاقیەکەیتەوە هاوڕەکانم گوێز شکاندنمان هەیە گوێز شکاندنەکە لەناو ئەم شاشە جوانانەیە 8 گوێزە تەنها 1 دانەی پڕە ئەوانەی تر هەمووی پوچەڵە اینجا بڵێن پێویستە لەسەر تۆ 3 جار گوێزەکە هەڵبژێری لەو 3 جارە ئەگەر بێت و 1 دانەی پڕ بوو ئەوە بەبراوە هەژمارەکرێ جیاوازی وێنەکانمان هەیە 2 وێنەی زۆر جوانمان بۆ ئێوە ئامادە کردە پێویستە لەسەر تۆ 5 جیاوازی بدۆزیتەوە پۆلەکانمان هەیە لە پۆلی هەرچەنێک بی پرسیارە لە یەکەین لەسەر پۆلەکەی خۆت زانیاری گشتیمان هەیە پرسیارە لە یەکەین لەسەر بابەتی وەرزشی و تەندروستی و زیندەوەر و سروشت پێویستە زانیاری زۆر باشتان پێ بە هاوڕەکانم هەروەها دووبارە هەوڵبەرۆ دووبارە چرخەکە ئەسوورەرینەوە یەتەوە سەر بیرکاری مناڵە ئازیزەکانی هاوڕێم بیرتان نەچێت پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی
سفر حوسۆ هەفتە 416 هەروها سفر حوسۆ 51 849 03 13. ئەوە کێ بوو؟ ئەوە کێ بووی خێرە خێرە تەلەفۆنی کرد بۆمان؟ ڕەوێن چۆنی؟ ڕەوێن تۆ گوێ لە منە؟ وەڵا ڕەوێن ئازا بوو لە بەرەوەی خێرا پەیوەندی بێمەوە کرد هەرکە ژمارەکانم خوێندەوە یەکسەر پەیوەندی کرد هەر بژی ڕەوێنی هاوڕێم. ڕەوێن گوێ لە منە؟ هاوڕێکەم ڕەوێن گوێ لە منە؟ ئەگەر گوێ لە منە ئەتوانی بڵێ بەڵێ بەڵێ گەم لە تۆیە. ڕەوێن وابزانم ڕەوێن زۆر دوورە دەنگم ناگاتە لای ڕەوێن. ڕەوێن هاوارەکەم ڕەوێن چۆنی؟ هاوڕێکەم چۆنی؟ بەجاخەوە ڕەوێنی هاوڕێمە پەیوەندەکەی جاخرایەوە بەڵام هاوڕێکی ترمان لەگەڵا. هەوری؟ بەڵێ چۆنی؟ خۆش بیت. هەوری لەکوێوە لەگەڵمانای؟ لە هەڵەبجە شەهیدەوە. هەر بژی هاوڕێکەم سڵاو و ڕێزمێ بۆ هەموو مناڵەکانی ئەوێ. دەستخواست. ئەی باشە هەوری پێم بڵێ تۆ پۆلی چەنی؟ 5. هەوری تۆ هاوکاریەکی منەکەیت؟ چی؟ دەنگی تەلەڤیزۆنەکە و کسکەی لە مۆبایلەکەەوە قسەم لەگەڵاکەی. باش. هەر بژی هاوڕێکەم زۆر سوپاس دەکەم. هەوری هەر بژی وتی پۆلی چەنم من؟ پۆلی 5. پۆلی 5؟ بەڵێ. هەر بژی کەواتە زۆر بەباشی وانەکانە خوێندووە لە پۆلی 4 و 3 و 2 و 1. بەڵێ. ئەی باشە هەوری کەواتە تۆ پۆلی 5 من هۆنراوەم لە تۆوێ هیچ ئامادە کردە پێشکەشمان بکەی؟ ناوەڵا. بیر لە شتێک بکەرەوە سرودێکی نیشتیمانی یاخود هۆنراوەیە گۆرانیەک. وڵایی ئێستا هیچ لەبەر نییە هیچ حەزی نییە. ئەی ڕەقی بەزانی؟ ناوەڵا. نایزانی چۆنە بێت؟ کەواتە با بەیەکەوە بیڵێن بۆ ئەوەی تۆش ئەی ڕەقیب فێربی باشە؟ باش. باشە بیڵێم؟ بەڵێ. ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کوور زەمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خسرەوین. دە ئینجا بێکەوە با بڵێن کەس نەڵێ کورد مردووە. کەس نەڵێ کورد مردووە. کەس نەڵێ کورد مردووە. کورد زیندووە. زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. ئەوە نییە ئەیزانی بۆچی ئەڵێی نەیزانم؟ هاوڕێکەم بەڵێ. ئەوە نییە تۆ ئەی ڕەقی بەزانی بۆچی وتت نایزانم؟ ئەیزانی زۆر باشی ژەیڵەی. باشە کەواتە هاوکارانم چەپڵەیەک بۆ من و ئەم هاوڕە جوانم. با بڕۆین بۆ لای چەرخەکەمان. باش. ئامادەیت؟ بەزاری لێم نهاتوێتە سەر شاشە. ئێستا لە لای تۆ ژێتە سەر شاشەک با بێکەوە بڵێن 1 2 3 بۆەوەی چەرخەکە بسوڕێنم و لای تۆ بێتە سەر شاشە باشە؟ باش. 1 2 3 گوێز شکاندن. هەوری؟ بەڵێ. تۆ پێشتر سێری بەرنامەکەی ئەموو کردووە؟ بەڵێ سێرم کردووە بەڵام پەیوەندیم کردووە هەڵ نەگیراوە مە یەکەم جارمە من پەیوەندیتان پێکەم. زۆر دڵخۆشم کەوا پەیوەندیەکە وەرگیراوە.
زۆر سپاس. هەوری ئەم بورگەیەمان هەیە ئەگەر بیرم مابێت ئەم بورگەیە 8 گوێزمان هەیە تەنها یەک دانەی گوێزەکەی پڕە. پێویستە لەسەر تۆ 3 ژمارەم پێ بڵێ بزانین لەو 3 ژمارە هیچ کامێکیان گوێزە پڕەکەی تایە یاخود نا. باش. ئێستا ژمارەیەکم پێ بڵێ. ژمارە 8. ژمارە 8 بزانین گوێزەکەی تایە. بەجاخەوە. دوو هەوڵی ترم ماوە هاوڕێکەم. ژمارەیەکی ترم پێ بڵێ ئێستا. یارمەتیەکمەی؟ تۆ ژمارەیەکم پێ بڵێ بزانین. باش. ژمارە 5. ژمارە 5 بزانین تایەتی یاخود نا. هەر بژی. پیرۆزە. زۆر زۆرم پێ خۆش بکەوە براوە بووی. هەوری؟ بەڵێ. بابێ کۆسپاسی ئایکیو بکەین کەوا دیاری زۆر جوانی بۆمان ئامادە کردووە. پلیس سپاس ئایکیوەکەم کە دیاری بۆ ئامادە کردین. هەر بژی بابێکە بڵین سپاس ئایکیو. سپاس ئایکیو. هەر بژی هاوڕێکەم خوات لەگەڵ. خوات لەگەڵ. هەوریش ڕۆیش بەڵام ئەزانن ئێستا کێمان لەگەڵا؟ ساوێن ساهێن. ساهێن بەڵێ. چۆنی؟ باشە سەلامت بی. ساهێن لە کێوە لەگەڵمانای؟ لە هەولێر. ساهێن تۆ ناوت ساهێنە ڕاستە؟ تۆ ناوت ساهێنە ڕاستە؟ ساهێن. ساهێن ناوێکی زۆر زۆر خۆشە هەر ناودار بی هاوڕێکم. باشە پێم بڵێ تۆ پۆلی چێنی؟ من پۆلی 4م. پۆلی 4ی کەواتە بێ چەند ساڵ بی تۆ؟ من 9 ساڵم. 9 ساڵی ها ئەی باشە تۆ ئەمڕۆ قوتابخانە هەبوو؟ بەڵێ. ڕۆیشتی چی و کرد لە قوتابخانە؟ وەڵا هەنێ دەرسمان خوێند. چی و کرد؟ دەرسمان خوێند. وانەی چیتان خوێن چی و چی ئەدەی بۆم باس بکە؟ وانەی بیرکاری، عەرەبی، کوردی لەگەڵ ئەی وەرزشتان نەخوێن ئەمڕۆ؟ ساهێن ئەمڕۆ وەرزشتان نەبوو؟ نەخێر ئێمە سێشەمە هەمانە. سێشەمان وەرزش کە خۆشە ئەی حەزت لە یاریە وەرزشیەکانە؟ حەزت لێتی؟ بەڵێ. حەزت لە یاریە وەرزشیەکانە؟ زۆر خۆشە. حەزت لە چی یاریەکە زیاتر؟ وەڵا تۆپی پێ. تۆپی پێ کەواتە بێ زانیاری زۆر باشە هەبێ لە تۆپی پێ ڕاستە؟ بەڵێ. ئەی باشە زانیاریەک نایی بە هاوڕێکانن لێرەوە لەسەر یاری تۆپی پێ؟ هەموو جارێت باسیەکەین لە مەکتەب. هەر بژی کەواتە شتێکمان پێ بڵێ تایبەت بێ بە تۆپی پێ بۆ هاوڕێکانە بە ئەوانیش بیزانن. شتێکمان پێ بڵێ زانیاریەک ڕێنماییەک. چی زانیاریەک؟ بۆ نمونە لەسەر تۆپی پێ یاری تۆپی پێ چۆنە پێویستە یاسا یەکێک لە یاساکانیم پێ بڵێ. لە تۆپی پێنە تەنیا ئەبێ بە پێ تۆپانێ بکەی بەڵام نابێ بەدەست بیکەی. هەر بژی تەنیا کێ بۆی هەیە دەستکاری تۆپەکە بکە؟ یەک کەس ئەویش کێیە؟ گۆڵچی. گۆڵچیەکەیە. هەر بژی چەپڵێی واوڕێکەم. ئەی ئافرم هەر بژی. ئێستا با بڕۆین بۆ لای چرخەکەمان بەڵکو پرسیاری وەرزشیمان بۆ دەربچێ پرسیاری گشتی بۆی پرسیارە لێکەم لەسەر وەرزشی. باشە بابێکۆ بڵین یەک دوو سێ. هاوڕێکەم زانیاری گشتیمان بۆ دەرچوو.
یەکسەر پرسیارە لێکەم لە بواری وەرزشی یاخود بەشەکانی ترە حەز لێیە؟ حەزەکەی لە بواری وەرزشی پرسیارە لێکەم یاخود تەندروستی یاخود سروشت و ئاژەڵ و ئەم شتانە؟ وەرزشی. وەرزشی؟ من ئەمزانی تۆ ئەو پرسیارە هەڵەبژێری هاوڕێکم لە بەرەوەی تۆ لە وەرزشە باشیت. باشە. پرسیارەکە بۆ گۆڕم باش. پرسیاری هەشتم. پرسیارەکەمان ئەڵێت کام لەمانە سوودی بۆ جەستەی مرۆڤ هەیە؟ واتە ئێستا کۆمەڵێک هەڵبژاردن تێمە سێجانە تێمێ کام لەوانە سوودی بۆ جەستەی مرۆڤ هەیە؟ زۆر خواردن؟ زۆر خەوتن؟ یاخود وەرزشکردن؟ وەرزشکردن. زانین ڕاستە؟ هەربژی پیرۆزە هاوڕێکم زۆرم پێخۆش بوو. هیوادارم هەمیشە بەم شێوازە سەرکەوی لە ژیانتە. هەربژی پیرۆزە. هاوڕێکی ترمان هاتە پەیوەندیەکەوە ئەزانن ناوی چییە؟ ناوی مەلەکە. مەلەک بەڵێ. چۆنی؟ باشم. مەلەک لەکوێوە لەگەڵبانای؟ لە سەی سادقەوە. لە سەی سادقەوە. مەلەک بەڵێ. پێم بڵێ تۆ پۆلی چەنی؟ پۆلی شەش. پۆلی شەشی؟ بەڵێ. هەر بژی هاوڕێکەم تاو قۆناغە ڕۆشتووی. مەلەک من جاوای هۆندراوە لە تۆکەم. ئەبێ بۆم بڵێ. هیچ بیرە؟ بەڵێ. هیچ بیرە هۆندراوە یاخود گۆرانی؟ بەڵێ. هەر بژی کاتە هۆندراوەیەک یاخود گۆرانیەکم بۆ بڵێ. خوێندەواری. خوێندەواری چرای ژینە، ڕێگەی ئاواتی شیرینە، سەرچاوەی بیر و زانینە. خوێندەواری چرای ژینە، سەرچاوەی بیر و زانینە. هەر بژی چەپڵێک بۆم هاوڕێم. هەر بژی حەزت لە خوێندنە؟ بەڵێ. حەزەکەی گەورەبی ببی بە چی؟ ببم بە پزیشک. پزیشک؟ بەڵێ. بۆچی حەزەکەی ببی بە پزیشک؟ بۆ ئەوەی یارمەتی خەڵک بدەم. هەر بژی کاتە تۆ دڵت زۆر باشە هەمیشە حەزەکەی هاوکاری خەڵک بکەی. هەر بژی ئەی ئافەرم ئەی باشە ئەمڕۆ قوتابخانەوە هەبوو ڕاستە؟ بەڵێ. پێشەوەی بڕۆی بۆ قوتابخانە چی دەکرد؟ خۆم ئامادە کرد. ئەی باشە نانە خوارد پێشەوەی بڕۆی بۆ قوتابخانە؟ بەڵێ. هەر بژی پێویستە نان بخۆین. بۆچی پێویستە نان بخۆین پێش قوتابخانە؟ بۆ ئەوەی زوو گەورە بین. هەر بژی هاوڕێکم بۆ ئەوەی زوو گەورە بین، بۆ ئەوەی زوو شتەکان بچێتە مێشکمانەوە، بۆ ئەوەی تەرکیزێکی باشمان هەبێت، بۆ ئەوەی کەوا چست و چالاک بین لەوانەکانە، بە جوانی گوێ لە مامۆستاکەمان بگرین، بۆ ئەم شتانە ڕاستە؟ بەڵێ. هەر بژی باشە پێم بڵێ تۆ کاتێک شەوانە خەوی پێشەوەی شەوان بخەوی چیەکەی؟ دان نەشەم. ئەی ئافەرم کەواتە دانتە شۆی؟ بەڵێ. هەر بژی زۆر شتێکی باشەکەی هاوڕەکەم بۆی جانەکانت دوور بن لە کلۆری. هەر بژی هاوڕێکم کاتە وەرە با بەیەکەوە بڕۆین بۆ لای چەرخەکەمان باشە؟ باشە. با بەیەکەوە بڵێین یەک دوو دەی بڵێ سێ هاوڕێکم. سێ. سێ. کڵاوێنمان هەیە.
ئەم بڕگەیە زانی مەلەک یان بۆ بڕگەیە سەریکە ئەم هەشت کڵاوەمان هەیە ئێمە سەری چەند جوانیشن باشە ئەم هەشت کڵاوەمان هەیە تەنها لەناو یەک جانە خەڵاتەکەی تایە تۆ بۆ تێ 6 جار بڵێ تای نییە و 2 جار بڵێ تایەتی ئێستا ژمارەیەکم پێ بڵێ و پێشم بڵێ خەڵاتەکەی تایە یاخود تای نییە ژمارە حەوت خەڵاتەکەی تایە یاخود نا تای نییە کڵاوی ژمارە حەوت هەر بژی خەڵاتەکەی تیا نەبوو ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ ژمارە 2 خەڵاتەکەی تایە یاخود نا تای نییە ژمارە 2 هەر بژی ئێستا ژمارەیەکی ترمان پێ بڵێ ژمارە 8 خەڵاتەکەی تایە یاخود نا تای نییە بزانین ڕاستە هەر بژی ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ بێجگە لەو ژمارانەی پێشتر و تووتە و بزانین خەڵاتەکەی تایە یاخود نا ژمارە 4 تایەتی یاخود نا تای نییە هەر بژی کەواتە تۆ زۆر کڵاوی کەمە لە بەردەستماوە بۆی بزانی خەڵاتەکە لە کامایەتی ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ ژمارە 3 خەڵاتەکەی تایە یاخود نا تای نییە بزانین ڕاستە ئۆی هاوڕێکم بەداخەوە زۆر بەداخەوە زۆر بە باشی ڕۆیشتبووی لەم بڕگەیە هیوادارم جارێکی تر پەیوەندیمان پێوە بکەیتەوە بۆ ئەو کاتە براوە بێ ئازیزم زۆر سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە خەڵاتەکان زۆر جوانن دڵنیاشم سوود بەخشە بێ بۆم ئێوەی مناڵان و هەروەها من پێم خۆشە جارێکی تر ژمارەکانتان بۆ بخوێنمەوە باشە ئەتانم پەیوەندی بکەن بە ژمارەکانی 0 469 هەروەها 0 841 0 لە هەر شار و شارۆچکەیەکن پەیوەندیمان پێوە بکەن ئەمیر چۆنی زۆر باشی چەندێک باشەبی ئەمەرە باشەویت هەر بژی هیوادارم هەمیشە باشبی ئەمیر گیان ئەمیر پێم بڵێ لە کێ لەگەڵمانای چەمچەماڵەوە سڵاو و ڕێزم هەیە لێرە بۆ هەر هەموو مناڵەکانی چەمچەماڵ ئەمیر تۆ پۆلی چەنی؟ پۆلی 4 کاتە کەسێکی زۆر ئازا و زیرەکی لە بەرەوەی تا ئەو قۆناغە ڕۆیشتووی باشە پێم بڵێ تۆ حەزت لە چ ڕەنگێکە؟ سەوز؟ ئەدەی بزانم ڕەنگی سەوز لەبەر خاتری ئەم هاوڕێیەمان ئەمە ڕەنگی سەوز ئەمە ڕەنگی سەوزێکی تر ئەوەش ڕەنگی سەوز ئەم دارانە هەمووی سەوز ئەو گژوگیای بەردەممان هەمووی سەوز ئەمە هەمووی بۆ تۆیە هاوڕێکم پۆلی 5 سەوز تۆ پۆلی 4 بووی ڕاستە؟ کەواتە پێویستە لەسەر تۆ بە خێرایی بچی بە پۆلی 5 هەوڵدەی بۆ ئەوەی سەوزە بۆ دەرچێ باشە؟ هەر بژی هاوڕێکم باشە ئێستا پێت خۆشە بڕۆین بۆ لای چەرخەکەمان؟ باشە با بێکەوە بڵێن 1 2 3
دڵسۆزە. دۆزینەوەی ناوەکان. ئێمە پیچێک ئەین بە تۆ و هەروەها پێچەڵین ناوەکانمان بۆ بدۆزەرەوە. باشە؟ باشە. پیچی پیچێکە پێڵێم بۆ ئەوەی کەوا زۆر قورسیش نەبێ ئاسانیش بێ. پیچی سێ. باشە؟ پیتی سێ پێویستە لەسەر تۆ ئەم ناوانەمان بۆ بدۆزیتەوە. باشە؟ باشە. ئێستا ناوی مرۆڤێکم پێ بڵێ ئەدەی بزانم لە کۆتاییەکەی بێ یاخود لە سەرۆتاکەی بێ سێەکە. سەلمان فەریدون. باشە. فەرهاد. هەر بژی کەواتە ئێستا هاوڕێکەم پیتی فمان نیە پیتی سمان هەیە. سێ سروە هەر بژی. ئەی ئافەرم. سان. باشە هاوڕێکەم ناوی مرۆڤەکە زۆر بەڕاستی وتت پیتی سێ، بەڵام ئێمە بە تۆڵین کەوا ئەبێ کۆتاییەکەی پیتی سێ بێ نەوەک سەرەتاکەی. باشە؟ باشە ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی سێ بێت. هاوڕێو هەیە تۆ؟ هاوڕەکانە ناوی چییە؟ هیچ کامێکیان کۆتاییەکان بە پیتی سێ نییە؟ ناوی کچ بێ یاخود کوڕ بێ بە کۆتاییەکەی بە پیتی سێ بێت. باشە ئەتوانی بۆی زۆر کات نەکوژین ناوی ئاژەڵێکم پێ بڵێ سەرەتاکەی بە پیتی سێ بێت. ناوی ئاژەڵێکم پێ بڵێ سەرەتاکەی بە پیتی سێ بێت. هاوڕێکەم؟ باشە هەر بژی. ئێستا ناوی میوەیەکم پێ بڵێ سەرەتاکەی بە پیتی سێ بێت. سێو هەر بژی. ئێستا ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی سێ بێ یاخود ناوی گونجێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی سێ بێت. سەنگەڵ. ئەبێ کۆتاییەکەی بێ هاوڕێکەم. سەنگەر سەرەتاکەیەتی. ناوی مرۆڤێک بڵێ کەوا کۆتاییەکەی بە پیتی سێ بێت. ناوی کچ بێ یاخود کوڕ ئەبێت. ناوی یاخود ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی سێ بێت. هاوڕێکەم جوان بیرکەرەوە چونکە کاتە زۆر نەماوە. باشە بە خێرایی بیرکەرەوە. ناوڕاستەکەیم بۆ بگۆڕە. بەڵێ؟ بۆم بگۆڕە ناوڕاستی. هاوڕێکەم نەبێت زۆر باش هاتووی دوو دانە و زانیوە. هەر بژی زۆر بە باشی هاتووی تەنها دوو دانە و ماوە. لۆکاس. وتە چی؟ لۆکاس. بیڵێرەوە هاوڕێکەم. لۆکاس؟ بەڵێ. لۆکاس ناوی مرۆڤێکە. لۆکاس بزانین ڕاستە؟
هەر بژی ئێستا ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی بێ گوندێک یاخود لادێک. هیچ شتێکت بیرە لەسەرەوە بابەتە هاوڕێکەم؟ لەسەر گوندێک یاخود لادێک؟ باسەرەتاکەی بێ. باشە کێشە نییە کەواتە زۆر سپاسی تۆکەین. تۆ سێ وەڵامت زانیوە ئێمەش تۆ بە براوە هەژمارەکەین. پیرۆزە. پیرۆزە هاوڕێکەم زۆر دڵخۆشم سەرکەوتی. مناڵ ئازیزەکانی هاوڕێم ئەڕۆین بۆ ناو بڕێک و ئەگەڕێینەوە لاتان. عزیزەکانی هاوڕێم گەڕامەوە لاتان زۆرم پێخۆشە. اینجا مناڵەکان پێم خۆشە پێتان بڵێم کەوا ئێمە چەناڵێکی یوتیوبمان هەیە بە ناوی کورسات کیدز کەوا هەموو بەرنامە تۆمارکراوەکانی تایە، تەنانەت بەرنامەی ژیری و دیاریشی تایە. ئەوەتان نەزانی؟ ئەزانمەتان زانی. هەر بژی مناڵە عزیزەکانی هاوڕێم ئەگەر بێت و تاقیکردنەوەت هەبێ یا خودوانە و هەبێت و پێویستە لەسەر تۆ ئەرکەکانی ماڵەوە جێبەجێ بکەی، نەتوانی سێری شاشە جوانەکەی کورساتکەی، ئاساییە. ئێمە چەناڵی یوتیوبمان هەیە، ئەتوانی کاتێکی تر لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە سێری بەرنامەکانی ئێمە بکەیت. و ئەگەر ئەشتەوێت ئاشنابی بە بەرنامەکانی ژیری و دیاری بڕگەکان ئاشنابیت، ئەوە سێری یوتیوبەکەمان بکە بۆی بەباشی بڕگەکانی ژیری و دیاری بژان. هەر بژی هاوڕێکانم پێم خۆشە ژمارەکانتان بۆ بخوێنمەوە لە هەر شار و شارۆچکەیەکن ئەتوانن پێنجی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە 070 460 99 هەروەها 051 849 03 13. سپاسی سپۆنسەرەکەمانەکەین ئایکیو و هەروەها بڵێن چی بارینمان لەگەڵە. بارین چۆنی؟ باشم. بارین لەکوێ لەگەڵمانای؟ پێنجێن. لە پێنجوێنەوە. بارینەوە ئەوێ ساردا؟ بەڵێ بەفر باریوە. بەفر باریوە کەواتە ئەرزەکەی هەموو بەفرە؟ بەڵێ. ئەی باشە پێم بڵێ شێر بەفرینەوە دروست کرد؟ بەڵێ. ئەی ملپێچەکەی چ ڕەنگ بوو؟ زەرد و ڕەش. زەرد و ڕەش. ئەی باشە لوتی بۆ دروست کرد لوتی؟ بەڵێ. بەچی دروستە کرد؟ گێزەر. بە گێزەر. هەر بژی. ئەی باشە کاتێکی خۆشە بەسەر برد بە شەڕە بەفر و یاریکردن؟ بەڵێ. زۆر خۆش بوو؟ بەڵێ. هەر بژی. بەڵام پرسیارێکی ترم هەیە. بەڵێ. پێم بڵێ کاتێک کە تۆ ڕۆشتیتە ناو بەفرەکە و یاری و کرد چۆن جلو بەرگە لەبەر کرده بوو؟ چاکێت. ملپێچ. هەر بژی. کەپی گوێچکە. هەر بژی. ئەی دەستکێشە کرده بوو؟ بەڵێ. هەر بژی هاوڕێکەم بۆ ئەوی سەرماو نەبێت و نەخۆش نەکەوی. بەڵێ. هەر بژی. باشە ئێستا با بەیەکەوە بڕۆین بۆ لای چەرخەکەمان. باشە؟ باشم. بەڵام پێو نەوتم تۆ پۆلی چەنی؟ 6. پۆلی 6. کەواتە بۆ بارینی هاوڕێمان پۆلی 6 با بەیەکەوە بڵین 1
دوو سێ. جیاوازی وێنەکان. ئەم بڕگەیە زۆر خۆشە. دوو وێنەی زۆر جوانمان بۆ تۆ ئامادە کردووە پێویستە لەسەر تۆ 5 جیاوازی بدۆزیتەوە باشە؟ باشە. کە جوانە زۆر جوانە. سێ ماسیە ناتۆ دەسەر شاشە. بارین سێ ماسی زۆر جوانە. ئێستا لای تۆ هاتەتە سەر شاشەکە؟ دەڵێ ئێستا هاو. ئەی باشە 5 جیاوازیم بۆ بدۆزەرەوە. باشە. سوورەکە ماسیە سوورەکە چیەتی؟ ستارەشەکانی پێوە نییە. ئافرەم ئەوە یەک. ماسیە زەردەکەش ماسیە زەردەکە مەبەستە کلکەکەیەتی. بەڵێ. ئەوە 2. ماسیە پرتەقاڵیەکەش ماسیە پرتەقاڵیەکە مەبەستە کوێیەتی ماسیە پرتەقاڵیەکە؟ سەر پشتی. سەر پشتی؟ ئەوە 3. ماسیە زەردەکە سەر باشە. پشتی زەردە و ئەوەی تریشیان پرتەقاڵیە. ئەوە 2 دوتمانەوە 2 بوو. تۆ ماسیەکەی تر وتکەوا کلکەکەی سوورە ڕاستە؟ کلکەکەی نا سەر پشتی. هەر بژی ڕاستەکەی ئەوە 4. کەواتە 1 جیاوازی ماوە هاوڕێکەم. یەک جیاوازی ماوە. بە جوانی وەربەرۆڵێ. کامە؟ چاوی ماسیەکە. چاوی ماسیەکە بزانم ڕاستە؟ چیەتی چاوی ماسیەکە؟ کام ماسیاڵی هاوڕێکەم 3 ماسی تایە. پرتەقاڵیەکە. ماسیە پرتەقاڵیەکە چاوی بزانین جوانتر سێری بکە هاوڕێکەم. جوانتر وەربەرەوەلەی. هینە ئاوەشینەکە. باشە چیەتی؟ ئەمە ئەم لای تۆخە ئەمە ئەم لای چاوە. هەر بژی چەقڵێک بەم هاوڕێم. پیرۆزە. زۆر دڵخۆش بووم کەوا پەیوەندی و بێمەوە کرد و هەروەها زۆر دڵخۆشیش بووم کەوا پەیوەندیەکە وەرگیرە. هاوڕێکانم بیرتان نەچێت کەوا هەر کەسێک لە سلێمانی بێت ئەتوانێت بێت بۆ کەناڵی کورسات و دیاریەکەی وەربگرێ. ئەگەر بێت و لە شارەکانی تر بن بێخەم بن ئێوەمان لەبیر نەکردووە بە نووسینگەیە خەڵاتەکانتان بۆ ئەنێرین. ئینجا هەموو ڕۆژێک سێری ماوەی مناڵان کەن چونکە بەرنامەی ژیر و دیاری بە هەموو ڕۆژێک. ئەوە تا نەزانی بەرنامەی ژیر و دیاری بە هەموو ڕۆژێک. هەموو ڕۆژێک سەعات 4 بەرنامەی ژیر و دیاری دەست پێیەکە. بیرتان نەچێت پەیوەندیمان پێوە بکەن باشە؟ ئەگەر بێت و ئەمڕۆ پەیوەندیەکەتان هەڵ نەگیرە ئاساییە ئەتوانن بەیانی بیکەن. ئەگەر بەیانیش هەڵ نەگیرە وەرنەگیرە ئەتوانن 2 بەیانی بیکەن. یاخۆ دەتوانن 3 بەیانی بیکەن 4 بەیانی چونکە ژیر و دیاری هەموو ڕۆژێکە. پێتان خۆش بوو؟ دڵخۆش بوون بۆ هەواڵە؟ دڵنیام زۆرتان پێخۆش بوو. اینجا هاوڕێکانم بەسی یوتیوبەکەم بۆتان کرد. ئەی باشە ئێوازانن لە یوتیوبەکە چی دەئەنین ئێمە بەرنامە تۆمەرکراوەکان چین؟ با پێتان بڵێم چیرۆکەکانی داپیرەمان هەیە. هەروەها بڕگەکانی شوێنەی هاوڕێمان هەیە. هەروەها چیترمان هەیە گفتوگۆ لەگەڵ ئێوە. هەروەها هەر جارە و گەشتێک. هەروەها پەرەسەندن. هەروەها بەرنامەکانی زی تەڵا. هەروەها تەواو بوو. لەمە دووە ئینشەڵا بەرنامەی جوانترتان بۆکەین باشە؟ چاوتان لەسەر ماوەی مناڵان بێ هاوڕێکانم. بیرتان نەچێت دووبارەیەکەمەوە سەعات 4 هەموو ڕۆژێ بەرنامەی ژیر و دیاری دەست پێیەکە.
سامی سامی چۆنی؟ سامی سامی تۆ گەو لە منە؟ ئەگە گەو لە منە بڵێ بەڵێ. سامی سامی من گەم لە تۆیە تۆ گەو لە من نییە. سامی سامی چۆنی؟ سامی گوێی لە من نییە لەوانەیە زۆر دوور بێ. با بانگی کەم بە هاوار ڕۆبانگ یەکەم. سامی سامی هاوڕێکەم تۆ گەو لە منە. هاوڕێکەم بەداخەوە سامی پەیوەندیەکەی داخرایەوە. ئێستا بە هاوار ڕۆبانگی یەکێکەکەم. یارە یارە تۆ گەو لە منە. یارە تۆش بە هاوارە بڵێ بەڵێ. هەر بژی. یارە لەکوێوە لەگەڵمانای؟ لەکوێ؟ هەر بۆیە منیش ئاوا بە هاوارەوە بانگم کردی وتم یارە. بەڕاستە؟ هەر بژی کەواتە بینەری ماوەی مناڵانی. هەر بژی یارەگیان یارە تۆ پۆلی چەندی چەند ساڵی؟ کەواتە چەند ساڵی؟ 7 ساڵی. تۆ پۆلی 2؟ یارە تۆ هیچ خوێندراوەیەکە زانی کە خوێند بێتت لە قوتابخانە؟ چییە زانی؟ ئادەی بۆم بڵێ بزانم. قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی زیر و بەشە، دەیپارێزن باخچەکەی، دەرگا شوشە و پەنجەرەی، قوتابخانە گشتاتێ، ڕووناکیمان براتێ، شوێنمان دەتاوە یاوێ، ڕۆتەنگانە ئازابین، قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و قوتابخانە زۆر خۆشە، مەڵبەندی بیر و هۆشە. باشە تۆ حەزت لە خوێندنە ڕاستە؟ بەڵێ. ڕاستە لەبەرەوەی تۆ هەنجراوەیە کردووت لەسەر قوتابخانە. هەر بژی هاوڕێکەم. باشە پێم بڵێ کەوا تۆ هاوڕێو هەیە لە قوتابخانەیە؟ بەڵێ. چەند هاوڕێو هەیە؟ 2 دانە؟ بەڵێ. ناویان چییە؟ ئەسرا و ئەسما. ئەسما و کێ؟ ئەسرا. ئەسرا؟ بەڵێ. ئەی باشە پێم بڵێ تۆ من پێم خۆشە پرسیارە لێکم قەیناکە؟ باشە پرسیارە لە یەکەم لەسەر بیرکاری. باشە؟ باشە پێم بڵێ 2 کۆ 7 چەنەکات؟ 9. هەر بژی تۆ لە بیرکاریە زۆر باشی. باشە پرسیارێکی ترە لە یەکەم پێم بڵێ کەوا ڕۆژانە چی بکەین باشە؟ 3 هەڵبژاردن تێمێ باشە؟ ڕۆژانە چی بکەین باشە؟ ئەو پرسیارەکەمە. مۆبایل و ئایپاد بکەین یاخود وەرزش بکەین و یاری بکەین یاخود هیچ نەکەین تەنها دانیشین؟ وەرزش و یاریکردن. حەزت لە یاریە کوردەواریەکانە؟ حەزت لە چی یاریەکە زیاتر؟ حەزت لە چی یاریەکە؟ خەتخەتێن. خەتخەتێن زۆر خۆشە ئەمەی زۆرم حەز لێیە. باشە ئێستا بەیەکەوە بڵێن 1 2 3 بۆی چەرخەکەمان بڕگەیەکمان بۆ هەڵبژێرە باشە؟ 1 2 3.
هەربژی دووبارە هەوڵ بەرەوە با دووبارە بەیەکەوە بڵێین یەک دوو سێ گەاندنی تۆپ هاوڕێکەم پێویستە لەسەر تۆ بەختی خۆ تاقی بکەیتەوە 6 بۆڕیمان بۆ تۆ ئاماجە کردووە لە خوارەوە مەنجەڵێکی تایە پێویستە لەسەر تۆ ژمارەیەکمان پێ بڵێ بۆی تۆپەکە بخەینە ئەو بۆڕیەوە بزانین لە کۆتاییە ئەچێتە ناو مەنجەڵەکەەوە یاخود نا باشە؟ هەربژی ئێستا هاوکارانم هەربژی دەست خۆش 6 بۆڕیمان هەیە تۆ لە 1 تاوەکو 6 ژمارەیەکم پێ بڵێ ئێستا لای تۆژیێتە سەر شاشە هاوڕێکەم ژمارەیەکم پێ بڵێ ژمارەیەکم پێ بڵێ هاوڕێکەم لە 1 تا 6 ژمارە 5 بزانین ڕاستە ژمارە 5 ئەوە ژمارە 4 بوو هاوڕێکانم ژمارە 5 مان بنێ ژمارە 5 دەست خۆش ئۆ بەداخەوە هاوڕێکەم زۆرم پێ ناخۆش بوو بەڵام کێشە نییە ئەتوانیت بەیانی پەیوەندیمان پێوە بکەیتەوە یاخود جارێکی تر بۆ نمونە ناتوانین بەیانی یاخود دوو بەیانی سێ بەیانی لەبەرەوەی ژیر و دیاری بۆ بە هەموو ڕۆژێک من ناشتوانم زۆر هاوکاریتان کەم لەبەرەوەی بڕگەکانمان بووە بە دیجیتاڵی من هەنێک لە بابەتەکان و بڕگەکانەوانی بوون بە دیجیتاڵی نایزانم وەڵامەکەی چییە زۆرم پێ خۆشە کەوا مناڵان بینەری بەرنامەکانی ئێمە لەبەر ئەوەی ئەوە بە سوودترە لە مۆبایل و تابلێت لەبەرەوەی مۆبایل و ئایپاد چاوەکانە کزەکات واولەیەکە تااقەتی هیچە نەبێ واولەیەکە کەوا نەڕۆی بۆ خوێندنگە هیچ شتێکە حەز لێ نەبێ واولەیەکە تەنانەت خواردنیش نەخۆی وزە و پێ نەمێنێ چاوەکانە کزەکە چاوە جوانەکان چەند با کز نەبێت زۆر مۆبایل و ئایپاد بەکارمێنن باشە؟ لە جیاتی ئەوە ئەتوانن یاریە کوردەواریەکان بکەن یاری چاوشارکێ خەچخەچێن دەست بە دیوار پەتپەتێن یاری زۆر خۆشترمان هەیە ئەتوانن لە جیاتیەوە یاریەکان کەن یاخۆت سەیری بەرنامەکانی ئێمە بکەن و ئەوە باشترە بۆ ئێوەی ئازیز اینجا مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر سپاسی هاوکاران مەکەم کەوا ئەمڕۆ هاوکاری من بوونە سپاسی کامێرەمانەکانەکەم سپاسی مۆنتێرەکانمانەکەم زۆر سپاس بۆ هەر هەمووتان سپاسی هاوڕێکەم ڕەوەندەکەم لە ماگەزینەوە کەوا سەعات 5 بەرنامەکەی دەست پێکە سپاسی هەر هەمووتانەکەم و بەرنامەی ژیر و دیاری کۆتایی پێهات و خواتان لەگەڵ